بە بیانووی لێدوانی بەرپرسی یەکێک لە لایەنە پێکێنەرەکانی هاوپەیمانی ئازادی و گۆڕان کە داوای بەرفراوانترکردنی مانگرتنەکانی کردبوو لە وڵات بەگشتی و پایتەخت بە تایبەتی فەرێق ڕوکن عەبدولفەتاح بورهانی سەرۆکی ئەنجومەنی سەربازی سوودان بۆ ماوەی 72 کاتژمێر دیالۆگی لەگەڵ ئەو هاوپەیمانیەدا ڕاگرت وەکەوەی ئەو ئاماژەی پێدا تا زەمینە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی واژۆ کراوە خۆش بکرێت. ناوبراو داوای کرد پێویستە ئەو لەمپەرانەی لە شەقام و گۆڕەپانەکانی پایتەخت دادانراون هەڵگیرێن و تەنیا لە شوێنی دیاریکراودا کۆبوونەوە و مانگرتن ئەنجام بدرێت. بەوتەی بورهان ئەوان هەر لە سەرتاوە لەگەڵ خواستی گەلدا بوون و لەو پێناوەشدا لەسەر زۆر شتی گرنگ لەگەڵ هاوپەیمانی ئازادی و گۆڕاندا ڕێککەوتون، بەڵام بەهۆی داخوازی یەکێک لە لایەنەکانەوە گرژی و ئاڵۆزی پەرەیسەندووە. ئەوەی شۆڕژگەڕانی وڵاتی تووڕە کردووە لە ئێوارەی دووشەمەی ڕابردووە تا ئێواری چوارشەممە لەلایەن هێزە چەکدارەکانەوە دووجار هێرشی خوێناوی کراوەتە سەرمانگرتووان یاشتی خواز و ژمارەیەکی زۆریان کوژراون و بریندار بوون. سەرکردەی مانگرتووان بەڕاشکاوی هێزەکانی دەسوەردانی خێرا تۆمەتبار دەکەن بەو هێرشانە چونکە ئاچەک و ئۆتۆبێل و جلوبەرگی ئەوانیان لەبەردایە، بەڵام وتەبێژی ئەو هێزانە ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە. فەرێق ڕوکن حەمیدەتی فەرماندەی هێزەکانی دەسوەردانی خێرایە و جێگری سەرۆکی ئەنجومەنی سەربازیە. حەمیدەتی ئەفسەرێکی بەناوبانگە لایەکەی تۆپخانەدا و بە ئەندازیاری بەشداری هێزەکانی سوودان لە هاوپەیمانی عەرەبیدا بۆ شەڕ یەمەندا دەنرێت. پەیوەندێکی بەهێزی لەگەڵ هەردوو وڵاتی سعودی و ئیماراتدا هەیە، بۆی لە دوای ڕێکەوتنی ئەنجومەنی سەربازی و هاوپەیمانی ئازادی و گۆڕاندا وا گومان دەبرێت بە خواستی میحوەری سعودی و ئیمارات ئەو هێرشانەی کرد بێتە سەرمانگرتووان. هەرچەندە ئەنجومەنی سەربازی ڕایگەیاندووە کە لیژنەی بە دواداچوونی بۆ ئەو ڕووداوانە پێکێناوە، بەڵام ئەنجومەنەکە هەر لە سەرتاوە ئەو هێزانی بۆ هێرشا تۆمەتبار کرد کە لە کەمیندان بۆ لێدانی خواستی جەماوەر بە تایبەتی پاشماوەکانی ڕژێمی پێشوو، بەڵام سەرکردەکانی هاوپەیمانی ئەو لێدوانە بەناڕوون و پاساوهێنانەوە لە قەڵەم دەدەن بۆ ئەو هێزانی کە بەچەک و ئۆتۆمبیل و جلوبەرگی سوپاوە هێرشیان کردوتە سەر جەماوەر. لەم قۆناغا هەستیارەدا هەڵپەساردنی گفتوگۆکان و دوودڵی لە جێبەجێکردنی خواستی جەماوەردا گومان دەخاتە سەرنیازی ئەنجومەنی سەربازی، ئەویش بە مەبەستی خاوکردنەوەی جەماوەر لە خواستەکانیان و جیابازی خستنە ناو ڕیزەکانی هاوپەیمانی ئازادی و گۆڕان و لایەنەکانی تریش. ئەوەی کە ڕاستیە دەیان ساڵا فەرماندەکانی سوپا بە جلوبەرگی سەربازی و مەدەنیەوە دەسەڵاتیان کۆنتڕۆڵ کردووە، بۆیە ئاسان نییە ئەو وڵاتە ببێتە وڵاتێکی مەدەنی و فەرماندەکان ببنە فەرمانبەرداری دەسەڵاتی مەدەنی. ڕۆژنامەی فۆرم پۆلیسی لە وتارێکدا وەک ئاماژەیەک بۆ فەرێق ڕوکن حەمیدەتی نووسیوێتی ئەوەی دارفۆڕی ترساند ئێستا ئەو سوودان بەڕێوە دەبات و هاوڕێی مێژووی بەشیرە و ئەو فەرماندەی و سەرپەرشتی میلیشیاکانی جەنجەویدی دەکرد بۆ کوشتار و سەرکوتکردنی خەڵکی دارفۆر. بەشیر بە هیوای هاوکاری مادی سعودی و ئیمارات بەشداری لە هاوپەیمانی عەرەبیدا کرد، بەڵام یارمەتی نەدرا. هەروەها ڕاستەوخۆ لە دوای ڕاگەاندنی ئەنجومەنی سەربازی دوو وڵاتی ناوبراو بڕی 3 ملیار دۆلاریان بەخشیە ئەنجومەنەکە. ئەو دوو وڵاتە بەوە ناسراون دژی بەهاری عەرەبی و خواستی گەلانن بۆ ئازادی، بۆیە پێدانی ئەو گوژمەیە بۆ ئەنجومەنە بێ بەرامبەر نییە و مەترسی پیلانگیری لێ دەکرێت، بۆیە هاوپەیمانی بەردەوام بە گومانە لە هەڵسوکەوتی ئەنجومەنی سەربازی.